بهێنە بەرچاوت چوویتە دەرەوەی شار و ئۆتۆمبیلەکەت شعن و کارەبایە ئەوەندەشی تێدا نەماوە پێ بگەڕێیتەوە ماڵ و کارە باش نییە یان لەو کاتەدا دەبێت چی بکەیت جاری جارانیش نەماییدی پەتێک لە ئۆتۆمبیلەکە بخەی و ڕای بکێشی من مامۆستا جەمالم لە کە ماوەی 3 ساڵە ئۆتۆمبیلی کارەبایی هەیە دەمەوێت ئەو پرسیارەی لێ بکەم کە ئایا ئەو دوسێ ڕۆژەیانی بەدەست نەبوونی کارەباوە ئەوانش دەیان ناڵان یاخود نام مامۆستا جان سلااوت لێ بێم سلام ورحمة الله بخير بيا سپاس دەکەم بەڕێزی مامۆستا باسی ئەوم بکە ئەو سێ چوار ڕۆژەکە کارەبا نەبوو یعنی چێشێک تووشی ئێوە بوو زۆر سپاس بەخێر بن لە پێنجشەمەوە کە ئەوە عقەوما هەرچەندە قەدەری خواوا بوو ئێمە سەفرێکمان بۆ هاتە پێشەوە لەگەڵ سێ چوار برادر بەیەکەوە سیارەی منمان بەکار نەهێنا سیارەی تر بە سیارەی تر ڕۆیشتین بڕێک شەحنی تیا بوو ئیتر ئەم دوو ڕۆژەش کە بەکارمێناوە ئەمڕۆژ کە بەدەوام هاتم هەنێکی تیا ماوە ینی ئەبێ حسابات و حەزەری خۆمان بکەین لە مەسەلەی کارەباوانە هەرچەندە لەخوا بە زیاد بێ با وێستگەوشتی باش هەن کە ئێستا بتوانی بچی شەحنی کەیتەوە ئەو وێستگانە باشن بە حکومەوەی کە مۆلیدەی خۆیانیان هەیە پشتیان بە کارەبای 24 ساعتیوانە نەبەست بوو وەبزانام تۆ لە یەکەم کەسەکان بووی کە ئۆتۆمبیلی کارەبایت کردووە باشە پەشیمان ینی ئەو دوسێ ڕۆژێکە کارەبا نەبوو پەشیمان نەبیەوە کە ئۆتۆمبیلەکە مەسەن بفرۆشیان شتێک ناوەڵی پەشیمانی نییە مەسەلەکە پەشیمان حتا ئێستا ئەم دوسێ ڕۆژە کارەبانیە و کارەبا بەو شێوازەیە خۆ پێش ئەم کارەبا 24 ساعتی و پرۆژێ ڕووناکیم کارەباش وەکو پێوی زۆجار هەر نەبوو ئەنی لە ماڵەوە نەبوو لە شوێنان دەست نەکەوت اینجا تەحملمان کرد و سەبرمان گرت و خۆمانمان لەگەڵ ڕاهێنا و ئیتر ئەبێت هەندێک شتێتە پێشە بێت خۆتی لەگەڵا بگونجێنی بەڵام وەکو ئەوی کە بڵی پەشیمان بم ئەم دوسێ ڕۆژە منی پەشیمان کردبێتەوە ئەگەر سەرەتا پەشیمان نەبوومەوە کە کارەباکە و وەزعەکە لەمەی ئێستا خراپتر بوو نا ئەم دوسێ ڕۆژە هی ئەوە نیە ئینسان بڵێن پێی پەشیمان بنەوە چکە ڕاستە لەوانەیە کاتی بێت ڕاستە لەوانەیە هەر دەقیل خوا نەخواستە بگونجێت کارەبا و شت وەزعی تێک بچێت بەسەرێکە بەزیتر بەدیل هەیە ئێستا کارەبای توانی کارەبای تر بەکاربێنی کارەبەکە نەک ئەم 24 ساعتی و حکومیە مامۆستا قەت بووە چوبیتە دەرەوەی شاریانە ڕێگاکەت گۆڕی بێ تووشی ڕێگایەکی درێژتر بووبی و شانەکەشت ئەوەندە نەمابێ تووشی ڕێگای درێژ بووین شەحنیشمان کەمی کردووە کە ئەگەر بە مەسافە حسابی کەی لەوانەیە ئێساوالێکی بدێت بڵێ کاکە ئەم جازەفەیە مەکە و مەڕۆ یان حسابێکی خۆت بکە بەڵام بە مروری زەمن کە لەگەڵ ئەم سارە کاربانە ڕاهاتی ئەزانی کە چەنی تایە بەشەکە ئەو ڕێگایە بۆ تۆ باشە یان نا مەسەن ڕێگایە کە لێژایی زۆرە من بەسەرما هاتووە لە سەفەر بووم مەسەرن لە لای حاجی ومەرانی بووم بە پێوەری کیلۆمەتر و ئەمانە حساب بکەی بەشی ناکردم بەڵام بە حکومەوەی لێژاییە ئەتوانی بە ئیزاف ینی ئەژمێنێتەوە بگەیتەوە هەولێر یعنی مەبەستم لێرە ئەوەیە کاتێک کە سیارەکەت هەبوو لەگەڵ بڕی شەحنەکە و جۆری ڕێگاکەەوە ئەو شوێنێک کە تۆ بۆ یەچی هەر وەکو بنزین اعتیادی ڕایە ئەزانی کە بەشتەکە یان نا تۆ ئێستا سیاری بنزینت پێ بێم بچتە شوێنێک مەجبوری لە شوێنێک هەلادە ئەگەر بنزینت هەبێ یان ناچی یانە بێ حساباتی خۆت ئەویش ئاوایە حساباتی خۆتەکەی ئەگەر بەشی نەکرد یانە بێ وای لێ بکەی کە پڕیکە یانە بێ بە سیارێکی تر بچی گرنگەوەی خۆتی لەگەڵا بگونجێنیگینا کەس پێم وانی خۆی لە وەزعەکە بخات و هیچی پێ نەکرێ ئەشکرێ ئینسان جاری وایە لێی بقەومێ لە حاڵەتێکا مەسەن دەستی نەگاتە کارەبا و شەحن و ئەمانە بەس لەخوا بەزیابێ منەوە 3 ساڵ زیاترە لەلامە